جارێکی دیکە پێمان ڕاگەیاندن کە ئەمڕۆ کۆبوونەوەی شاندی هەدەفە لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان دەست پێ دەکات. ئەمە دیمەنی گەیشتنی شاندەکەی هەدەفەیە بۆ پیرمام مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و سەلاحەدین دەمیرتاش کۆ دەبنەوە. ئەم وێنانە کەمێک بەر لە ئێستاە کاتێک شاندی هەدەفە دەگەنە شوێنی کۆبوونەوەکە لەگەڵ بارزانی سەلاحەدین دەمیرتاش کە ئەوی کە لە ئۆتۆمبیل دابەزی ئەو سەرۆکی هەدەپا لەگەڵ شاندێکی هاتوون کە پێگاتون لە پەرلەمانتاران. بەڵێ بەڕێزان ئەمە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان پێشوازی لە دەمیرتاش دەکات. ئەم وێنانە کەمێک بەر لە ئێستاە عوسمان بایدەمیر کە ئەویش یەکێکە لە ئەندامانی شاندی هەدەپە لەلایەن بارزانیەوە پێشوازی لێکرێت. چوار ئەندامی سەرکردایەتی و هەروە چەند پەرلەمانتارێک ئیمام تاشچەر ئەم خانمانش پەرلەمانتاری هەدەپەن کە لەگەڵ بارزانی کۆ دەبنەوە. ئەمڕۆ شاندەکە شەوی ڕابردوو گەیشتونەتە فڕۆگەخانەی نێودەوڵەتی هەولێر لەلایەن شاندێکەوە پێشوازیان لێکرا و ئێستاش لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان کۆ دەبنەوە. ئەمە وێنەی کەمێک بەر لە ئێستاە کۆبوونەوەی هەرێکە لە سەرۆکی هەرێمی کوردستان و هاوسەرۆکی هەدەپا سەلاحەدین دەمیرتاش